ناوی وەزارەتی بەرگری بۆ وەزارەتی جەنگ بردێ سەر و ئەمە چی بوو ینی بۆ گۆڕا بۆ جەنگ چی ئاماژەیە لە پشتی ئەمەوەیە خۆی وەزارەتی بەرگری ئەڵی تۆ کە ئەیکەیتە وەزارەتی جەنگ یعنی ڕەدە بیپارێزی لە ناو خۆشیات شتێ ڕوو بداتن ئەم هێزا بێ بە فەرمانی ترامپ بجوولێتەوە و چونکە گەر سەیری کەیسە دیموکراتیەکان مەسەڵەن زۆر لایەن هەیە ترامپ لە قسەکەیە وتی ئەیانەوێ نیویۆرک واشنگتن لاس ڤێگاس نائارامە لە دەستی بڕوە لەبەرەوە ئەم هێزانە بۆ ئەوە ناوەکەی گۆڕی کردیە جەنگ تەنها قوواتە ڕەدا کە ئەمریکا ئامادە بێ بۆ شەڕ 24 ساعت هەرچەنە خۆی ئامادەیە فەرق ناکاتن ینی ئەمریکا لە هەر شەڕێکا موجودە لە چوارچێوەی دنیا ڕۆ لە چوە موجودە هێزەکانی بەڵام هەر تەنها بۆ ئەوە بوو هیچ کەسی